ناوم بڕۆ ئەبوبەکر ساڵحە تەمەنم 29 ساڵە ماوەی تقریبا 10 ساڵە بێ کە خولای ئەسپ سواریم هەیە و بەردەوام ئەسپم هەبوو ڕاهێنانم بە ئەسپ کردووە بووە بە خولیام ئەسپ سواری بڕوانامەی ڕاهێنانی ئەسپ سواریم هەیە لە ئێران کە جگەلەوەی ئەو کەسانی کە فێرخوازن دێن ئەیانەوێ فێری ئەسپ سواری ببن من سەرڕای ئەوە توانم هێنان بە ئەسپەکانیش بکەم و ئەسپەکان پێویستیان بە ڕاهێنانە بە تایبەتی ئەسپ کاتێکە تەمەنیە چێتە 2 ساڵەوە پێویستەکە فێری سواری بکرێت فێری ئاعازی لەغاو بکرێت و ئەم پرۆسەیەش تقریباً 2 مانگ بۆ 3 مانگی پێ ئەچێت من ئێستا ئەسپ سواری جگەلەوەی خولیای خۆم بووە ئێستا بووە بە پیشەم. ناڵەکانی چی بکەین زۆر چاک لە دێر زەمانەوە ئەم جۆرە ئاژەڵا کە ئەسپە لەگەڵ مرۆڤ و مرۆڤایەتیە پەیوەندیە و عیلاقەیەکی زۆر بەهێزیان هەبووە بیدایەت کاتێکە ژیانی مرۆڤایەتی دەستی پێکردووە ئەم ئاژەڵا خوا پەروەردگار فەراهەمی هێناوە بۆ مرۆڤ و موسەخەری کردووە تاوەکو بتوانێت کاروبارەکانی ڕۆژانی خۆی بەجێ بگەیەنێ و کاروبارەکانی ڕۆژانەی بۆ ئاسان بێت. ئەم جۆرە ئاژەڵات تەمەنیان لە نێوان 30 بۆ 35 ساڵایە و هەندێکیان بە دەگمەن ئەچنە سەر و 50 ساڵیشەوە. نێرەکەی ئەوترێ ئەسپ و بە مێیەکەی ئەوترێ ماین. هەموو میلەتانی دنیا ئەم جۆرە ئاژەڵا تێیدا وجودی هەیە. ئێمەی میلەتی کورد بە دوور نین لە میلەتانی دنیا ئێمەش جۆرە ئەسپێکی تایبەت بە خۆمانمان هەیە کە جیاوازە لە ئەسپەکانی تر بەگشتی زیاتر لە 300 جۆر ئەسپ هەیە لە دنیادا. هەر میلەتە و بە خۆی ئەناسرێتەوە و هەر میلەتە و کۆمەڵی مواسەفاتی دیاریکراو لە ئەسپەکانیدا هەیە. ئەسپی کوردی لە جۆرە هەرە ئەسپە بەهێزەکانی دنیاە کە بەوە ئەناسرێتەوە خاوەنی لاشەیەکی زۆر بەهێز و خاوەنی توانایەکی زۆر بەهێز و لەو جۆرە ئەسپانەیە کە لیاقە و دەوامێکی زۆری هەیە و بەوە ئەناسرێتەوە کە خاوەنی سەرێکی گەورەیە گوێیەکانی بچووکن کونەلووتەکانی گەورن سمەکانی خڕ و بەهێزن نێوان سنگی پانە و کەفەڵی بەرزە کلکی درێژە و بەگشتی ملیان کورتە جیاوازی لەگەڵ ئەسپی عەرەبیە. طبعاً ئەسپی عەرەبی یەکێکە لە ئەسپە ناودار و ئەسپە زۆر مەشهورەکانی دنیا. ئەسپی عەرەبیش خاوەنی کۆمەڵی تایبەتمەندی زۆر جیاوازە کە جیاوازە لە ئەسپەکانی تر بەوەی کە ملیان درێژە گوێیەکانیان درێژە سەریان باریکتر و سەریان بچووکترە لە چاو ئەسپی کوردیدا. ئەوەندەی کە ئەسپی عەرەبی لە دنیادا شوهرەت و ناوناوبانگی هەیە هیچ ئەسپێکی دنیا ئەو شوهرەت و ناوناوبانگەی نییە بە هۆکاری ئەوەی کە ئەسپی عەرەبی فەقەرەیەکی زیاترە لە سەرجەم ئەسپەکانی تر. ئەم ئاژەڵا بە حوکمی ئەوەی کە خاوەنی شەرەفێکی زۆر گەورەیە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێداوە خوای پەروەردگار کە سوێنی پێ ئەخوات لە قورئاندا گرنگیەکی زۆری هەیە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ هەتاوەکو ڕۆژی دوایی خێر و بەرەکەت بە ناوچاوی ئەم ئاژەڵەوەیە. طبعاً ئەسپ بۆ ئەوەی کە ئامادە بێت بۆ لێخوڕین پێویستی بە هەندێک کەرەستە و پێداویستیە لە گرنگترینیان لغاوە ماسنەیە کە ئەکرێتە دەمی ئەسپ بۆ کۆنتڕۆڵکردنی ئەسپەکە و وەستانەوەی ئەسپەکەیە و بۆ جڵەوکردن و پێچپێکردنەوە بەلای ڕاست و بەلای چەپدا. ئەمەی کە لە سەریاتی پێوتێ سەر و ڕەشمە ئەمەیان کە پێش لغاوەکە لەسەر ئەکرێت بۆ جوڵانی ئەسپەکە بێ ئەوەی کە سوار بەسەریەوە بێت. ئەمەش کە بە لغاوەکە بەستێتەوە بەسەریەوە پێ ئەوترێت سەر و کەلە بەماش ئەوترێت دەست و جڵەو ئەمە ئەوترێت دەست و جڵاو. لە پاش ئەو زین ئەویشت کەرەستەیەکی زۆر سەرەکیە بۆ ئەسپ ئەوەیە کە سوار لەسەری دانیشتێت. طبعاً جۆر و شکلیان زۆرن زینەکان بە پێی وەکوڵێ عورفی شوێنەکان زینەکان ئەگۆڕێن. زینیش لە چەند پارچەیەک پێک هاتووە ئەوەی کە زینەکەمان بۆ ئەبەستێتەوە پێی ئەوترێت فەنگە. ئەمەیە کە لە ژێر سکیەوە دێت هەردوو دیوی زینەکە پێکەوە ئەبەستێتەوە.
پاشان ئەم پارچەیە کە پێی ئەوترێ ئاوزەنگی کە سوارەکان سوار قاچ ئەخاتە ناو ئاوزەنگیەوە ئەم قایشەش پێوترێ قایشی ئاوزەنگی یاخود لوقمە بەمە ئەوترێ سنگ و بەرۆک کە زیاتر بۆ جوانیە و هەروەها بۆ ڕاگررتنی زیینەکە بۆی کە نەچێتە دواوە ئەمەش پێ ئەوترێ قایش تعلیمی کە ئەدرێت لە ژێر چەناگەی ئەسپەکە پارچەیەکی ترمان هەیە کە ئەم زیینی ئێمە پێوەی نییە پێی ئەوترێ قوشقون ئەدرێت لە ژێر کلکی ئەسپەکە و ئەدرێتەوە لە ئەم بەشەی زیینەکە بۆ ئەوەی زیینەکە نێتە پێشەوە و زیینەکە بە سابتی بەقامی بمێنێتەوە. یەکێکی تر لە پێداویستەکانی ئەسب ناڵە. ئەم پارچە ئاسنەیە کە ئەدرێت لە ژێر پێی ئەسب بۆ ئەوەی سمی ئەسپەکەمان نەتەقێ و سمەکانی ئەجێتی پێ نەگا. طبعاً ئەم کەرەستانەی کە ئاماژەمان پێکرد لە دێر زەمانەوە هەر هەبووە لەگەڵ وجودی ئەسپا ئەمانە هەر هەبوون بەڵام بە کوالێتی و شکل و شێوازی جیاواز. لە ئێستادا تەتەوری کردو گۆڕانکاری طبعاً ئەم ئەسپانە خاوەنی هەستێکی زۆر بەهێزن. ئەسب کاتێک کە کەسێک ئەچێتە سەرپشتی بە شێوازی دەستگرتن و بە شێوازی وەستانی قاچ دانیشتنی لەسەر زیینەکە ئەزانێت کە ئەم کەسەی لەسەر پشتێتی ئەسب سواری چۆنە. ئەگەر بزانێ ئەو کەسێک کە لەسەر پشتێتی وەکو ئەڵێ مستەوای ئەسب سواری باش نییە زۆر بە شێوازێکی نەرمونیان ئەڕوا بەڕێە هەوڵی ئەوایە کە سوارەکەی نەکەوێتە خوارەوە. هەندێکیشمان هەیە وەکو ئەڵێ تۆزێ بەدڕفتارن ئەگەر بزانێ ئەو کەسێکە لەسەر پشتێتی سواری نازانێت یاخود زاڵ نییە بەسەریا بۆ دەرفەتێکە گەڕێکە سوارەکەی بخاتە خوارەوە. طبعاً ئەسب ڕەمزی هێز و قووەتە. ئێمەی میلەتی کورد کە وەختی ئەسپمان بەکار هێناوە لە سەردەمانی زوودا ئەسب ئاژەڵێکی زۆر بە قیمەت بووە هەموو کەسێ نەیتوانیوە ئەم ئاژەڵە لای خۆی ڕاگرێ چونکە هەم مەسروفی زۆرە هەم نرخەکەشی گرانە. ئەو جۆرە ئەسپانی کە بەکار هاتوونەوە میلەتی کورد بەکاریان هێناوە بۆ چەند شتێکی جیاواز. یەکێک لەوانەی کە میلەتی کورد بەکاری هێناوە بۆ باربردن و بارپێهێنان و بە تایبەتی ئەو شوێنانی کە لەسەر سنوورن بۆ گواستنەوەی کەلوپەلەکانیان بۆ نمونە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر یاخود لە شارێ بۆ شارێکی تر بۆ ئەو شتانەیان بەکار هێناوە و هەروەها ئەو کەسانی کە دارا بوون ئەو کەسانی کە ناو شوهرەتیان هەبوو و کەسانی کە وەکوڵێ دەسەڵاتدار بوون ئەوانش بە هەمان شێوە ئەسپوماینی خۆیانیان هەبووە بەڵام ئەوان بۆ سواری و بۆ وەکوڵێ وەسیلەیەکی گواستنەوە بەکاریان هێناوە. بۆیە هەر لە دێر زەمانەوە ئەسپوماین گرنگیەکی زۆری هەبووە. ئەوەی کە گەشت بێ بە ئێمە و زانی بێتمان کە مێژووی ئەسب سواری لە سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەلام بە شێوازێکی بەرجەستە کە هەبوو بێت و وەکو ئاژەڵێک بەکار هاتبێ بۆ سواری پێکردن و گواستنەوە لە سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەلام بەکار هاتووە و نەوەنەوە و ساڵ بە ساڵ و سەردەم بە سەردەم گۆڕانکاری بەسەرا هاتووە و بەدڵنیاییەوە گۆڕانکاری بەسەر جیناتی ئەسپ و بەسەر شکل و شێوەیان و لەوانەیە بەسەر قودرەت و توانا و قووەت و ڕەنگیشیانە هاتبێت و لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان دەستکاری جیناتی ئەسپ بکرێت بۆ بەکارهێنانی ڕاکێشانی قورسایی و بۆ بەرزکردنەوەی کۆمەڵە شت کە لە توانای مرۆڤانیە توانیوانە کۆمەڵی ئەسپی بەهێز فراهەم بێنن و ئینتاژی ئەو ئەسپانە بکەن بۆی کە دەستکاری جیناتیان بکرێ شکل و شێوە و قەبارە و هێزیان گۆڕانکاری تا بکرێت بۆ بەکارهێنانی ڕاکێشانی شتە قورسەکان. کە کاتێ فتوحات کراوە و شەڕ کراوە بەم ئاژەڵە کراوە چونکە خاوەنی هێز و توانایەکی زۆر بەهێزە بەرگەی توینێتی و برسێتی باش ئەگرێت توانیوانە کە کاتێ لە شەڕ و جەنگەکانە ئەم جۆرە ئاژەڵە وەکو چەکی باش بەکار بێن. ئەو جیهاد و فتوحاتانی کە کراوە ئەگەر کاتێک موسڵمانەکان بیان وستایە شوێنێک فەتحکەن بیان وستایە هجوومکەن هجوومەکان بە شێوازێکی وەکو ئەڵێ سڕی وایە ماینیان بەکار ئەهێنا وەکوتمان ماین مێی ئەم ئاژەڵەیە ئەسپیش نێرەکەیەتی بۆچی ماینیان بەکار هێناوە حکمەکەیەوە بووە کە ماین وەکو ئەسپ حیلەی نییە وەکو ئەڵێ کە هەتا وەکو ئەگاتە سەر مەوقعی شەڕەکە
کەس ئاگادار ناکاتەوە و سەرەتا ئەمەی ئاماژە بم بە شتێک ئەسب جوانترین ئاژەڵە ئەوە یەکێکە لەوانی کە مێژووی لە هەموو وڵاتێکە هەیە بە تایبەتی کوردیژە و بێبەش نییە لەو مێژووە و من زۆر سەردانی زۆر خانم کردووە یەکێک لەو خانە باشانە یەکێک لەو خانە بە ڕێزانی کە کورستەی بڵە من سەردانێکم هەفتانە بێ مانگانە بێت و زۆر سوودم لێبینیەوە وەرزشی سوارچاشی یەکێکە لەوانەیە کە چێژێکی زۆر باشت پێبەخشێ سەردەوە شەرت هەر ئەوە نییە کە بۆ نمونە تۆ بتوێت هەر غاری پێ بکەیت بتانی جڵەوی ئەم ئەسپە بەلای ڕاستا بڕوە بەلای چەپا بڕوە بتانی بیگەڕێنیتەوە مەم شێوازە سوارچاکیەرەوە نییە غارکەی وە گرنگی خۆت چەندێک سەلامەتی خۆت گرنگە دووەنەش گرنگە ئەم ئاژەڵە بپارێزی مەسەلەن لە زیانێک کە بەری بکەوێت و سوارچاکی سوودی زۆر زۆرە یەکێک لەو سوودانە کە لە حاڵەتێکی دەرونی دکتۆرەکان ئاماژەیان پیاوە زۆر ئیسفادەی لەیەکەی حاڵەتی دەرونیت ئارامەکاتەوە و زۆر سوودی تەندروستی تریشی هەیە و سوارچاشی یەکێکە لە خولیاکانم کە حەزم لێ کردووە بەدەل لە وەرزشەکەی خۆم کە لە جوانیە حەزەکەم وەکو لایەنە دینەکە کە سونەتە فێری ببم کە هەموو موسڵمانێک پێویستە لەسەریت فێر بێت. سەرەتا بە خێراتنتان دەکەم من وەکو ڕایەنەرێکی لەش جوانی کە ئافرەتێکی باڵاپۆش و نیقابیشم هیچ ڕێگرین نەکردو بۆ هیچ وەرزشێک و بە تایبەتی ئەسب سواری من وەکو خولیایەکی خۆمە تقریبی 6 مانگێک کە بێ دەستماوەتە سوارچاکی لەگەڵەوەی کە حەزم لێتی لەبەر سوودەکانی یەکێک سوودەکانی بۆ ئینزیلاق و قۆڵۆن بەردی گورچیلە و لایانی دەرونی زۆر ئیسفادەی هەیە و هەرچەنە لە ڕووی دینی ئیسلامیشەوە کە سونەتە یعنی ئەبێ هەموو موسڵمانێک فێر ببێ یەکێک لەو حاڵەتانە ئینزیلاق و فەقەراتە کە تۆ دیسکەکەت ئەنیشێت عادەتەن کە دیسک ئەنیشێت لە بەشی خوارەوە ئەنیشێت کە تۆ ئەسب سواریەکەی عادەتەن لە حاڵەتی غارە ئەم دیسکانە بەرزەکاتەوە یعنی لایەنێکی زۆر زۆر باشی هەیە بۆ حاڵەتە هەرچانی من زۆر ڕێنمایی تەلەبەکان مەکەم کاڵم بێن ئەسب سواریکەن هەرچەنە ینی ئەوەی کە نایە زیاتر ترسیەوەی هەیە کەڵین ئەترسێ لێ بەڵام ئەسب ینی ئاژەڵێکە مرۆڤی زۆر خۆشە زۆر بەهەستە